بەخۆشحاڵیەوە طبعاً ئێمە وەکو تیمی وزارەتی تەندروستی تیمی وزارەتی بەغداشمان لەگەڵایە هاتوون لەگەڵمانان ئەوانەیش بە هەمان شێوە دایانەوێت لەگەڵی ئێمە هاوکارمان بن فسپاسی هەموو لایەک دەکەین و ئیشاڵڵا نامانەوێت هیچ هاوڵاتیان بترسن ئێمە ئیشاڵڵا لەژێر کۆنتترۆڵایە و دەرمانێکی باشێ نەخۆشخانەکان بەڵام ئەوەش معنای ئەوە نییە هاوڵاتیان ینی خۆپارێزی نەکەن یاخود خۆیان نەپارێزن چکە ئیسە خۆتان دەزانن دنیای سەردەمی ئێستا هاتوچۆ یعنی زۆر ئاسان بووە لە بینی وڵاتەکان لە بینی شارەکان بە هۆی هۆکاری با بڵێن گواستنە و ئامێرەکان زۆر بوونە و خەڵکی زیاتر تێکەڵە بێ لە هەموو کاتێکان مەترسی ئەوە هەیە مەسەلەن جۆرێک لە جۆرەکانی ڤایرۆس بڵاو ببنەوە بۆیە ئێمە دایمان بە هاوڵاتیان هەڵێن کە خۆیان بپارێزن لەو نەخۆشیانە بە پەیڕەوکردنی ڕێنمایەکانی تەندروستی چۆن ئێمە لە کاتی کۆرۆنا زۆر جار ڕێنماییمان بڵاوە کردەوە زۆر جار بە خەڵکیمانەوە دەبێ خۆیان بپارێزن طبعاً خۆپارێزی ئەم نەخۆشیە بە پریشک بڵاو دەبێتەوە یعنی لە کاتی پژمین یان کۆخان بۆیە ئێمە بە هاوڵاتیان ئەڵێن دایمەن یعنی پابند بن بە دەستشوشتنێکی باش و بە پاک و خاوێنی و تێکەڵی زۆر ئەوە نەبن مەسەلەن لە نزیکەوە کە نەخۆشێک دەبینن هەندێک علاماتی هەیە